ئەم دەقیقەیە داوای 8,500,000 نایکە تمەنی نەقدی حازر لە بازار داوای 8,500,000 نایکە 700 من دوێنێ لە گەشت و گەڕان بووین لە سەیران بووین لە دەرەوەی شار بووین لە ڕێگەی ئەم تەلیگرامە و متابعەمان کرد لە نوێیە بوو حەواڵە نیۆڕۆ تا ئێوارە هاتە 9:30 بەزێ سەوا بزانم تۆزێ بەقوت بۆ تۆ لەوانەیە 9:02 بێ وەڵڵی من ئاگاداریەوە نیم دوێنێ خۆی تعتیل بوو یان زەمن لێنشی لێیا بێ سعر نییە ئەوە هەری مەخاوف و مەترسیە خەڵکانێکە فرۆشن خەڵکانێکەکڕن ئەوە وەکو سعری دۆلارەکەی دوێنێ کە چۆن بە 6.7 فرۆشراوە لە دەرەوەی بازار تعتیل بووە بەیانی ئێسەوە تا دۆلار دابەزیۆ گەڵا بە 44 هەیە بەیانی ژەگەر دەرخستەکان دەرکاتەوە بەغاو هەولێر بازار بکرێتەوە لەوانەیە بێتەوە بۆ 3.9 ئەمە شەڕە بەڵێ شەڕە بەڵام ڕەد و ڕەتفعلە یعنی ئەو هێرشێکی کردووە ئەمە ئینتقام و تۆڵە و تۆڵە سەرنەوەی گینا تەسەوور مەکە بچێتە قاڵبی حربێکی گەورەوە ئێستادا خەڵک تمەن دەکرێ خۆ دەیفرۆشێ ئەزین چۆنە ئەوەی پێشتر فرۆشتبێتی لە خێرا بێ سەی کڕێتەوە ئەوەیشی کە پێشتر ویستبێتی بیکڕێ گران بوو ئەو کاتە 7,600,000 بوو گران بوو 7,500,000 7,700,000 گران بوو ئێستا سعرەکەی باشتر لەو کاتە ئێستا ئەوی ژەرەی کڕێ ئێستا بە 8,600,000 ئەوی ژەرەی کڕێ